سەرەتا سوپاسی بەڕێز پارێزگای سلێمانی یەکەم بۆ ئەم کاتێک کە پێی بەخشم ئەلێرا توانیم ئەو پامی خۆم بگەێنم لە ڕێی هونەرەکەمەوە کە ئەویش بەکارهێنانی کۆمەڵێک موادی بەکارهاتوو واتە ڕیسایکل بین جارێکیکە بۆ کاتی تر کردومەتەوە بە هونەرێک کە هونەری ڕیسایکل بینی پێڵەن پامێکم لەسەری هەیە بووی کە کردومە بە بابەتی کۆڤید-19 واتە ئەو بابەتەی کە ئێستا ڤایرۆسە دنیای بەدەستەوە ئەناڵێنێت و هەروەها چەند شخصیاتێک و کارکتەرێکی لەم پێشانگایەتیایەتی کە نمایشم کردووە پێی لەوەیە کە خۆی وەکو شخصیەتی کارکتەرەکەی کۆڤید-19 تایە و هەروەها ئەو ساڵانەی کە بە تەدریج لە سەدەی با بڵین 100 ساڵ جارێک کە لێرە ئاماژەم پێ کردووە ئەم بەڵایە دووبارە ئەبێتەوە و ئازێکیشم ماوە بە شخصیەتی ڤایرۆسەکە کە وەکو دادوەرێکی دادپەروەر هەموو چینەکانی گرتوتەوە کەسی نەهێشتۆتەوە لە دەوڵەمەند لە فەقیر لە ژن لە پیاو لە مناڵ دابەشی کردووە بە سەر هەموو کەسەکانە کەسی لێبێبەرژ نەبووە و لە هەمان کاتیشە کۆمەڵێک شخصیات و تراژیدیای ترمتیا دروست کردووە کە وەکو ئەو شخصیەتە لەوێ باوکو کوڕێکن کە کۆچیان کردووە لەسەر ئەو بێدە پاڵکەوتون